بەنای خوای گەورە میرەبان ساوتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویست باسی بەردەوامبوون دەکەین لەسەر عیبادەتەکان لە دوای مانجی پیرۆزی ڕەمەزان ئێمە جەژن و ڕەمەزانمان بەڕێ کرد گرینگە چۆن لە مانجی ڕەمەزان بەردەوام بووین لە چوونە مزگەوت و هەروە خوێندنی قورئان و هەروە بەردەوامبوون لەسەر زیکرەکان لە مانجی ڕەمەزان زۆرترین کاتەکانمان کە خۆمان خەریک کرد بوو بە عیبادەت و گرینگە لە دوای ڕەمەزانیش بەو شێوەیە بەردەوام بین ئەگەر کەمتریش بێت بەڵام بەردەوامیمان هەبێ لەسەر قورئان خوێندن ئەگەر لاپەڕەیەکیش بێ ڕۆژانە قورئان بخوێنین ئەگەر جاران لە ڕەمەزان بۆ نمونە یارمەتی دووسێ ماڵمان دەدا گرینگە لە دوای ڕەمەزان یارمەتی ماڵێک بدەین ئەگەر لە ڕەمەزان یارمەتی چەند ماڵە بێباوکێکمان دەدا گرینگە لە دوای ڕەمەزان یارمەتی یەک ماڵی بێباوکیش بدەین گرینگەوەی مرۆڤ لە دوای ڕەمەزان ئینسانی مسلمان لە دوای ڕەمەزان بەردەوامی هەبێ ئیستیقامەی هەبێتن لە ڕەمەزاندا مزگەوتەکان پڕ بوون گرینگە لە دوای ڕەمەزانیش بە هەمان شێوە مزگەوتەکان چۆڵ نەبن ئەوجا چەندی دەتوانی لە توانای خۆتدا هەیە بڕۆ بۆ مزگەوت بۆ نمونە جاران 5 فەرزە دەچووی گرینگە ئێستا 2 فەرز 3 فەرز بچی ئەگە پێ دەکری هەر 5 فەرزە بچی زۆر گرینگە جا من ئەمڕۆ لەسەر گرنگجی بەردەوامبوون لەسەر عیبادەتەکان ئیستیقامەی ئینسان بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر دەدوێنم بە بزانم ڕەمەزانیان چۆن بەڕێ کردووە و چەندێک بەردەوامیش دەبن لە دوای ڕەمەزاندا لەسەر عیبادەت و خواپەرستی ئێوە بیسەر و بینەرمان بن سلااو لێ مامەی مەمنون سپاس دەکەم مانجی ڕەمەزانت چۆن بەڕێ کرد مانگی ڕەمەزانمان بەڕێ کرد بە تاعەت و بە عیبادەت بە ڕۆژوگرتن و بە نوێژەکردن و شەو تەراوی ئەما کردیا ئینشاڵە لە بۆ خودای ڕەب العالەمین بەبێ ئەوەی کە ماگەشت کوو بوو ینی ماگەشی زۆر خۆش بوو ماگەش فێنک بوو و ڕەمەزانەشی زۆر خۆش بوو بە خێر و بەرەکەت بوو سەر سفر ڕازاوە بوو لە ڕەمەزانێ زیاتر خۆت بە چێ خەریک کردبوو وەڵا ڕەمەزانی خۆمان بە قورئان خوێندن خەریک کردبوو بە نوێژ و تاعەت و ڕێگا مزگەوتمان گرتبوو ئای چەندە گرینگە لە پاش ڕەمەزانیش کە ڕەمەزان تەوا بوو بەردەوام بین لەسەر قورئان خوێندن ئەگەر جاران ڕۆژانە چەند لاپەڕێکە دەخوێن ئێستا لاپەڕێکیش بی هەر بەردەوام بی هیوادارم ئەوەی کە تاعەتی کردبوو لە ڕەمەزانێ هەر بەردەوام بی نەک بسورمانی ڕەمەزان بی بسورمانی هەموو دەم و هەموو کاتبی لە بۆ خودای ڕەب العالەمین ڕەمەزان و پاش ڕەمەزانیش هەروەکی خۆی تاعەتی خۆی بکە بە پێی پێویستی خۆی و بە پێی ئیشکردنی خۆش لە ڕەمەزاندا یارمەتی خەڵکتدا ئینشاڵە ئەوەی پێمان کراوی یارمەتیماندایە کەواتە گرینگە لە پاش ڕەمەزانیش بە پێی توانای خۆت بەردەوام بی لە یارمەتیدان بەدەوی بەردەوام بین ئینشاڵە لە تاعەتی خودای هەتا مابین دەبی لە ڕێی خوددا بجەنجین ڕەمەزان گۆڕانکاری بەسەر تو داهینە گۆڕانکاری ڕەمەزان وڵای من هەموو سەوە ڕەمەزانەکەم گرتیا هەموو تەرا ئەچما کردە ئینشاڵەگە خوا لێ ما قبولکە لەگەر هەموو بسورمانانی هەموو جیهان خاستان بسورمانانی کوردستان زۆر ئینسانی نوێژکەر و بەتاعەتن و ڕۆژی گرن و چاکەکارن و هێواران سەرفترە و ڕەمەزانی خۆش و فتارکردنەوە لە مزگەوتەکان بوو ینی زۆر خۆش بوو بەڕاستی گرینگە باوک لە ماڵۆیە منداڵەکانی خۆی هان بدا بۆ ئەوەی بەردەوام بن لەسەر عیبادەت و لەسەر یارمەتیدانی خەڵکی بەێ بەێ باوک پێویستە لەگەڵ منداڵەکانی خۆی لەگەڵ کچەکانی خۆی دانیشی هێواران کە ڕۆژ و گرتن ئەوهایە و چاکەی ئەوهایە عیبادەت ئەوهایە و پاداشی ڕەب العالەمینیش ئەوهایە ڕۆژی قیامەت مانجی ڕەمەزان لە خۆی بە زیاد بێ دیارە مانجی ڕەمەزان مانجی خێر و خۆشی و تاعەتە بەڕاستی بۆ مسلمانان دیارە لەو مانگەدا بەڕاستی دەبێ مسلمانان پابندی تەواویان هەبێت لە ڕەمەزاندا هەم لە ڕووی دینیەوە هەم لە ڕووی ڕەوشتیەوە بەڕاستی پێویست بە لەسەر مسلمانانی بەڕێزکەوا لە ڕەمەزاندان تاعەتیان زیاد بکەن و کاری چاکە زیاد بکەن بەڵام بەمەرجێک ئەو کاری چاکانی کە لە ڕەمەزاندا کردوتە بەڕاستی دوای کۆتایی هاتنی ڕەمەزاندا لەو چاکانە بەردەوام بێ بۆی بەڕاستی ئەو ڕەوشتەی دینی کە هەمانە لەناو کۆمەلگای ئێمەدا بە تەواوی بەزیندوی بمێنێتەوە لە مانجی ڕەمەزان چ فێر بووی ئەو مانگی کە بەڕێت کرد چی فێر کردی هەم مانجی خۆڕاگری فێر بووین بەڕاستی مانجی بەخشین فێر بووین بەڕاستی ئەو مانگە مانجی تاعەت و زیاتر ڕوو لە خواکردنە هەروکو گوتم مانجی تاعەت و بەخشینە بەڕاستی لەو مانگەیدەم خۆت هاوکاری کەس کرد لە ڕەمەزاندا بەڵێ هاوکاری تەمان هەموو مسلمانان بەڵام ئەوەی ئەعلانکردنی بەڕاستی پێم شتێکی باش نییە دەنا پێم وایە مسلمانان ئەوەی کە دەستی ڕۆژ بێت ئەوەی کە دەستی ئەوە بێت پێم وایە لەناو کۆمەلگایان هەم کەلتورەکی جوانە هەم لە ڕووی دینیشەوە بەڕاستی پێم وایە مسلمانان و کۆمەلگای ئێمە درێغی ناکە لە بەخشینەوە بەڕاستی کەواتە گرنگشە کە ڕەمەزان تەواو دەبێت ئێمە بەردەوامی لەسەر
یارمەتیەکانمان هاوکاریەکانمان ماڵ هەژارەکان لە بیر ناکەین. بێگومان بەڕاستی لە دینی ئیسلامدا تەنها ڕەمەزان ڕۆژی تاعەت و بەخشین و دەستگرتنی خەڵکی هەژار نییە بەڕاستی هەر دوان زەمانگە کە بەڕاستی لەوەتی ژیانی ئینسان هەیە بەڕاستی خوای گەوڕوای فێر کردوین کە بەڕاستی دەبێت بتوانین ئێمە یارمەتی هەژارام دەین دەستیان بگرین بۆی بتوانین بەڕاستی لایەکیان لێ بکەینەوە بۆی بتوانین ئەوانش بەلای کەمیەوە تۆزێک نازیان هەڵگرینەوە بتوانین ژیانش شەرفمەندانە بشین. زۆر باشە. مزگەوتەکانیش لە پاش ڕەمەزانی چۆڵ نەبی ینی چۆڵی نەکەین بەردەوام هەوڵدەین قەرەبارق بیتن. بێگومان مزگەوتەکانیش بەڕاستی یەکێکە لە شوێنانی کە خدای گەورە ماڵی خدای گەورەیە پێویستە ئێمە چۆن لە ڕەمەزاناندا چۆن لە شەوانی لێلەتول قەدردا ماڵی خودامان ئاوادان کردوەوە بەڕاستی دەبێت بەو شێوێش ئێمە دوای مانجی ڕەمەزان ئەو ماڵە هەر ماڵی خدایە تێدەگەی پێویستە لەسەر هەموو مسلمانان کە بەڕاستی چۆن لە ڕەمەزان دەبەتین و زۆرشێکی زۆرەوە ڕویان لە مزگەوتەکان کردەوە دوای ڕەمەزانیش دەست لەو عیبادەتە بەرنەدەن و بۆ ئەوی بتوانین عیبادەتێکی جوان پێشکەش بە خدای بکەن. مانجی ڕەمەزانت چۆن بەڕێ کرد؟ طبعا مانجی ڕەمەزان مانجی عیبادەتە مانجی خواپەرستیە مانجی یەکلابوونەوەی عیبادەتەکان تام لە چێش و لە ئیمان و لە هەموو شتی وەردەگرێت الحەمدولله. ئێمە لە ڕەمەزاندا یارمەتی خەڵک چیمان دەدا دەچینە مزگەوتمان ئاوادان دەکردو چەند گرینگە لە دوای ڕەمەزانیش بەردەوام بین لەسەر و کارە باشانەی کە ئەنجاممان دەدا. خۆزیە بە خۆزیدارن هەر 12 مانجی ڕەمەزان وەش ڕەمەزانێ بواە یعنی هەموو تێدا عیبادەت بواە مزگەفتەکانمانەوە ئاوادان بواە مزگەفتەکانمانەوە یعنی دایم گرمەی باتە یعنی بە جۆش و خڕۆشەوە هەبڕۆیشدا بنایە کول و نوێژی هەینی دەچین و نوێژی جەژن دەچین خۆزیە پاش ڕەمەزانیش ئەوها عیبادەتەکانمانەوە بواە وەرەوە هاش دەبی ئینشاءالله چونکە ئەمن چەندەها شار گەڕایمە عیبادەت وەکی عیبادەتی هەولێرە نییە یعنی مسلمانەتەکە لێرە ینی بە زەقی دیارە والله ئیلا ئەگەر لە سعودیا هەبێ من چوومە مەکە و مەدینەی چوومە مەکەی چوومە مەدینەی چوومە سعودیای یعنی وڵاتان گەڕایمە هیچی عیبادەتەکەەوە نییە ئێستا ڕێزم هێل و سار دەورەمان هیچی وەشی هەولێرە نییە الحەمدولله لێرە بە گەرم و گوڕی بەس لە خوای بە زیادبی عیبادەتەکانیش زیاتر ئێستا ئینشاءالله لە پاش ڕەمەزانیش زیاتر دەستە پێش ئینشاءالله و خەرشی بە خۆی دادەستەوە ئینشاءالله و لە هەموو شتەشی لە ڕەمەزاندا بێگومان دڵنیام یارمەتی خەڵکیت داوە چەند گرینگە لە دوای ڕەمەزانیش ئەگە بە کەمتریش بێ بەڵام بەردەوام بێ طبعا خۆزیە يعني لەگەڵ ڕەمەزانێ طبعا ئەوە زەکاتە سەرفترەیە هەموو شتەکە کە خوا لەگەڵ ڕوکنەکان پێنج ڕوکنەکانی ئیسلام داینایە الحەمدولله ئێستاش بۆ بەردەوام دەبین ئینشاءالله شەرنیەت و هەموو سەرمانگە زەکاتی بدەیت بەس دەستی فەقیر دەگری یعنی فەقیرێک ئەوە نییە برێت و لە 100 فەقیری 25 فەقیری بەڕدەکەی 30 فەقیری بزانانی چها لێ وەشاوەیە چها لێ قەومایە شەرنیەت و هەر برێ کابرا برێ وڵایەت و لێم قەومایە یعنی دەستی یارمەتی لۆ درێژکەی یعنی بە ژێرە ئیمکانیەت توانای خۆت بە ژێرە ئیمکانیەت بە ژێرەی وەی کە یعنی ئەوەی کە دەیناسی یان شتەکە بزانین زۆر فەقیرە ئێستا ڕەمەزان زۆر کەسم دەدین نەبوون بوو واللهی پێی عیب و بێتە ناو دوکانە برێ نەبوونم ئەمە زۆر زار یعنی عیبی شەبەکە باز دەکەم خێرەکەشم دەڕوا زۆر زار لە خۆمە یان چوینە مارێ بە خۆم و خێزانەوە یان گاسم کردیە وەرە کاکە وەرە چت پێویستە یعنی پێی عیب بۆ داوا بکە یعنی ئەو فەقیرانەشمان هەیە کەواتە لە پاش ڕەمەزانیش گرینگە بە پێی توانای خۆمان بەردەوام بین زۆر تاکید بە تاکید زۆر گرنگترە زۆر گرنگترە لەوەی باشە پەیوەندیەکانمان پەیوەندی کۆمەڵایەتەکانمان ئەو جەژنمان بەڕێ کرد لە جەژنیش هاوچۆمان زۆر دەکرد باشە لە پاش ڕەمەزانێت چەند گرینگە ئێمە بەردەوام بین بە پێی توانای خۆمان هاوچوەکان بکەین پەیوەندیەکانمان بەهێز بکەین طبعا پەیوەندەکان هەتا برێ 100% بەقوڵتر بکەیەوە ئەو پەیوەندیانێک کە ئەوانەیە کە نەخۆشن لێ قەوماون محتاجن شەرنیەت و هەر ئەوەی کە سەردانی خزم و کەس دەکەی یعنی بەجێرێ توانە بەژێرێ پێویست ئەتو کەلۆت بکرێ یعنی هاچوی خزمە سیلەی ڕەحم نەپسرن یعنی والله ڕەمەزانکە عیبی نەبوو لەخوای بەزیادی وەرزە سار نەبرێ وڵای گەرمابی هەست پێ نەکرد والله ئەم بە خۆم نەخۆشیمێ نەخۆشی تەقریبا دریمەیە ئەوە بەڵکم پڕ عابشە تۆ نای بەڕۆژی بی والله دەنا ئەوم دەکرد بێخسووری بووم لە ئەوەی هەمووش گوو لەخوای بەزیادبی بەس وڵای شەشەران مەگرتیە ئێستا دەتوانین دەرفەتمان لە پێشماوە بۆ ئەوەی شەشەرانیش بگرین تازە سەرەتاکانی تی ئەلحەمدوللا دەرفەت ماوە چەند گرینگە ئێمە کە لە ڕەمەزاندا زۆر هاوچوی مزگەوتمان دەکرد عیبادەتەکانمان زیاتر دەکرد لە پاش ڕەمەزانی شەر بەردەوامی لەسەر عیبادەتەکان والله لەخوای بەزیادی من
لما ناتهم بس ليرة لأخوي بس بأخوي نجار من نيران وهي أصلا مش بجماعتها لا شيخ الله بس لما ريقتك تقريبا لما زقت دورهم دوايش من 8 ساعات 8 ديم بازار تام بأخوي مغربي ناس مو يعني ما عندي أخوهم قوم مالي کەواتە لە پاش ڕەمەزان ئەگەر یەک فەرزیش بی یان دوو فەرزیش بی ئێمە بتوانین بچینە مزگەوت والله أوندي خوم ناسي ببينم دي أمن هدس من مزقة الونج جماعتي أري والله الأخوة بس هذه أري والله لە جەژندا هاتوچووی خەڵکت کرد سەدانیت کرد أوم نكديا نا بأخوي براسي ما عندي بأخوي غيري مالي بام ناس ما يزيش زۆر باشە خۆی پێویستە لە جەژندا سەردانی بکەیت سەردانی ئەنجام دەی ئەی لە دوای جەژن کە دەرفەت هەیە پلانە دانەناوە کە سەردانی خەڵک بکەی پەیوەندیەکانت بەهێز بکەیت چووکە بە سەردانی سیلەی ڕەحم بأخوي براسي بس والله أم بتلفونات زيادة أري والله جيرنا بيرز بس بتلفونات بو أو رجوها جاتيا براسي باشە لە ڕەمەزاندا چ شتێک زۆر کاریگەری لەسرت هەبوو ینی تام و چێژ لێ وەردەگرت چ شتێک هەبوو تام شكي أوي بو يعني ما شاء الله رمضان شي با بيم كوبو نتين دبو نبرس بغريبيات بغريب جوي زور كشاب وشخص ابو دناس من لا بروج نبو يعني كدت بيت كاكلو بروج نبي يقول بين واجي اي والله كوري خوم بخو بيباجو بروج بو يعني تقريبا صبي سي ابدايشه يعني ام دار بيباجو بروداشي قد بيد قد بشير قد نيوي بقى تاني راني وش هذا هو الدنيا مداد تاني راني بشير دوايا جريد دينوا فێربوونە یعنی تا لێ وابو بس يعني شخص ابو اخوي شنو الظلام وقبيت بين اون بروج نبو يعني بما تعجبني دي والله دكتور بمدي بروج مبا دوعای خێری لەو کە خوای دایەتی بدا والله ازا اقف دعاء من اخوي زعمته گرینگە مسلمان دوعای خێر بۆ برایەکەی بکە والله امدري صدق دعاء خير بس والله زعمت بدعاء انا وانا او يعني لقسكي اقا لي رابي كبرج بس اقا خەڵک هەیە بۆ نمونە تەمانێک بەڕێکردیا ئەگەر لە ناو هەڵە و گوناهیش دابی بەڵام پاشان تۆبە دەکاتن و لەخوای گەورە دەپارڕێتەوە خۆی گەورە ڕەحمی پێ دەکات والله اخوي قول رعمي بيك ان شاء الله اخوي قول هدايات شان داتن لسر الراس مانجی ڕەمەزان تەوا بوو ڕۆیشت با بزانم پەیوەندی چۆن بوو لەگەڵ ڕەمەزان والله لەخوای بزادی مانجی ڕەمەزان زۆر پەیوەندی باش بوو نوێژەکان بە جەماعەت و تەراویح و سەردانی خزم و کەس و قورئان خوێندن و زیکر و تەهلیلە زۆر باشە چەند گرینگە لە پاش ڕەمەزانیش بەردەوامی لەسەر عیبادەت و لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانت و هەروەها چۆکردنی مزگەوتت والله دەبی پاش ڕەمەزانیش نابی ڕەمەزان پەرزبی دەبی لەگە خوای تەبارەک و تەعاڵ هەر بەردەوام بی نوێژ و تاعاتەکەت هەر بکەیت ئێستا کە جەژنمان بەڕێکردیا ڕەمەزانمان بەڕێکردیا چەند دەچێ مزگەوت والله هەر دەچم ئەگەر چار جەم نەچم سێجەم هەر دەچم هەر دەچماری والله ئەی چەندە گرنگەوانەی کە یارمەتی هەژارانیان دەدەن لە ڕەمەزاندا لە پاش مانجی ڕەمەزانیش لە دوای جەژنیش خەڵک ئەو هەژارانە ئەو ماڵە بێباوکانە لە بیر نەکا لە یادیان نەکا چونکە ئەوان بەردەوام پێویستیان بە یارمەتی هەیە بەڵێ والله هەروەیە دەبی هەری یارمەتی یەک زۆر شتێکی خێر و پیرۆزە لە مانجی ڕەمەزان هاوچووی کۆمەڵایەتیت باش بوو ئەرێ والله باش بوو لەخوای بەزیاب دەچوومە کنداق و کن خاڵم و ئامۆزایەکان بوو مارە پلکەکان بوو بڕیارت داوە لە پاش ڕەمەزانی شەر بۆ شێوە بەردەوام بی ئیشاڵ ئەرێ والله ئەگە خوای گەورە تەمەنمدا ئیشاڵە مانگە ڕەمەزان مانگێکی پیرۆز و خۆش بوو هەر کەسێ بە ڕۆژ بخوای گەوری ئینشاڵڵا بە گەورەی خۆی لێ قبول دەکات ئینشاءالله مانجی ڕەمەزانت کو بەڕێکرد با بزانم لێرە بووی لە دەرەوە بووی چۆ عومڕەی من لە سعودیە بووم برام لە حرەمی بووم لێ هەرێ وەڵا الحەمدوللا دەلۆم باسکە بزانم چ تام و چێژەشی هەبوو ڕەمەزان بی و لێوێن دەریش بی سارت ئینشاءالله خوای گەورە بە قسمەتکە دەچینێمە ئینشاءالله عیبادەت لێوێ تامەشکی هەیە وەتام عیبادەت وەکو ئێنەما یەک ڕکات دەوێ یعنی هەموو یەک ڕکعاتی بکەی لێ بەقەدەر ینی مەسافەکەی گەلێ زۆر ینی عیبادەت لەوێ کەرەتی لەوێ نوێژی دەکەی یەک بە سەتیە مام حاجی چەندە گرینگە لە پاش ڕەمەزانیش بەردەوام بین لەسەر عیبادەتەکان ئەگە بەردەوام ماناو لێ قبول نەبوو کابرای ڕۆژی تاعاتی باتەکەی ها هەرەوەڵ دەبێت ڕۆژ ئەوەی نییە باشە ئەدی ئەوانە کە یارمەتی خەڵکیاندا چەند گرینگە لە پاش ڕەمەزانی یارمەتیان ئەو خەڵکی هەر بدەن هەرچەند یارمەتی خەرکی بدەیەوە بۆت بە عیبادەت حساب دەبێت برا شتێک باش باش لەگە شەشەرانی کوی
سرانی شلون دک مانگ تست روز هستی هندس که ما دقین ان شاء الله ان شاء الله تارس ساين دقین ان شاء الله. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بن ساتسا. سپاسمانی نبی. بخير بن بخيراتني كلا كرستان لكن بخير بن ساتسا ومه. مانجی ڕەمەزان خلاص تەواو بوو بابزانم ئەتوو کووت بەڕێ کرد مانجی ڕەمەزان لە لای تو کوو بوو. الحمد لله مانگشی زۆر خۆش و مانگشی زۆر بە بەرەکەت بوو مانگەک بوو یعنی حەز بە ئاسوودەی یەکی گەلک زۆرم دەکرد لەو مانگەدا بەڕاستی هەموو مانگەکانیت کە دروستکرای خوای گەورەنە خوا داینە بەڵام مانجی ڕەمەزان جیاوازە هەم تاعەتی جیاوازە هەم ئیشکردنی جیاوازە هەم بەرەکەتی جیاوازە بەڕاستی مانجی ڕەمەزان بەرەکەت و خێر و خۆشی لەگەرە خۆتی بەڕاستی الحەمدولله ئەگەر خوای گەورە لە من و لە گشت مسلمانانی قبول کرد بێ زۆر باشم بەسەر برد الحەمدولله هەموویم گرت ئینشاءالله خوای گەورە دەکێتە قازێنێک لە بۆ قیامەتمان ئینشاءالله. لەگەڵ چوونە مزگەوت چۆن بووی لە ڕەمەزان؟ بەخوای وەسەد بووم چکە زۆربەی کاتەکانم هەر لە بازار بووم لە ئیشکردم بەڵام ئەوانەی کە لە مارێ بووم الحەمدولله تەقسیرم پێ نەدەکرد و تەراویحەکانیش ئەوەی لە مزگەوت بم کرد بایەوە کەیت کە لە مارێ دەم کردی ئینشاءالله. چەندە گرینگە لە پاش ڕەمەزانیش کە ڕەمەزان ئێستا خلاص بووە بەردەوام بی لەسەر چونە مزگەوتمان یعنی مزگەوتەکان چۆڵ نەکەین مزگەوتەکان هەر بە قەربارغی ببینێنین ببینێنەوە خەڵک ببینێ کە مزگەوت لە پاش ڕەمەزانیش هەر بە قەربارغی جوانە و ماڵی خوای گەورەیە ماڵی خوای دایمەن ئاوەدانە یعنی بەعابەت قەت ئەوە نابێت تێک ناچێت هەموو کات هەر ماڵی خوای ئاوەدانە بەڵام ئینسان بڕواداری ڕاستەقینە دەبێت لە هەموو مانگەکان هەر خواپەرستی خۆی بکات نەک هەر تەنها بۆ یەک مانگ بێ و بەس خوای گەورە خوای هەموو مانگەکانە چۆن ڕەمەزانی داناوە هەموو مانگەکانی تکەش داناوە بەڵام هەندێک ئینسان هەیە یعنی هەر لە کاتی ڕەمەزانەوە نوێژ و تاعەت و جەماعەت بەڵام کە ڕەمەزان تەواو دەبێت هەر لە جێژنەکەەوە جارێ زوو جەماعەتەکەی ناکە پاشان سەبر ئەجەر نوێژی نەڕوانێ ناکە سبێنێ ناکە بەڕاستی خوای گەورە لە ناو دڵەکانە خۆم ئینسانەکان دەبینی ئەو ئینسانەی کە لە ڕەمەزان نوێژ دەکات هەر ئەو ئینسانەی کە لە پاش ڕەمەزانش دەبی نوێژەکانی خۆی بکە ئینسان خوای گەورە کە دروست کردو هەموو نعمەتێکی بێدای ئینسان دەبێت زۆر شکر بێ زۆر شکر بێ زۆر سپاسگوزاری خوای گەورە بێ کە چای پێدا بکە کە ئەگەر کەمەندامیش بێ هەر دەبێت سپاسی بکەی خوای گەورە ناز نعمەتە پێدای سەرۆ سامانی پێدای خۆشی پێدای دەوێش دەبێ کەمێک پاداش دەبێ کەمێک وەفامان هەبێت لە خوای گەورە کە نوێژی بۆ بکەین خوای گەورە منەتی بۆمە نییە بە خوای ئەماکە نوێژی لۆ دەکەین خوای گەورە منەشی بۆەوە نیە خوای گەورە ئەمەر بۆ تاقیکردنەوە هێناتە سەر ئەم دنیاە هەر بەس خۆی علمی هەیە کە چۆن ئێمە هێنایە ئەگەنە خوای گەورە هیچ منەتی بە ئێمە نیە بەڵام خوا زۆرش پێخۆشەکە عەبدەکان نوێژ دەکەن کە لە ڕەمەزان چۆن نوێژیان کرد لە دوای ڕەمەزانیش بڕوا بکە ئەوانەی کە دوای ڕەمەزانیش نوێژەکە و نوێژ و تاعاتی خۆیان بە باشتر دەکەن خوای گەورە ئەجری زیاتریان دەرا دەڵێ ئەوانە دوای ڕەمەزانیش هەر بەردەوام بووینە بڕوا بکە لە هەم لە بەرەکەتی لە ڕزقی هەم لە ژیانی هەم لە نەخۆشی لە هەموو شتێک خوای گەورە شفای دا خوای گەورە ڕزقی دا خوای گەورە بەرەکەی داختە خوای گەورە دڵی خۆش دەکە خوای گەورە منازی عاسر دەکات لە ڕەمەزاندا یارمەتی کەست دا الحەمدولله پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرێ کە خێرتان کرد بۆ دەستە دەست چەپت بشارەوە الحەمدولله ئەوەی لە توانامدا بۆ کردیتم زۆر باش ئەجەمە بەستم ئەوەیە لە پاش ڕەمەزانیش بەردەوامی لە یارمەتیەکانت چکە یارمەتیدانی پاش ڕەمەزانیش زۆر مهمە زۆر ڕاستەکەی ئینشاءالله ئەوە لە توانامدا بێت تەقسیری پێ ناکەم چکە بەخۆمان منداڵە هەژارین دایمەن دەبێ هەژارانشمان لە یاد بێ بەڕاستی چکە ئەوەی تامی هەژاری نەکردبی نازانی هەژاری چۆنە ئەوەی نەبیونی نەدیتبی ئەوەی دەردەسەری نەدیتبی ئینشاءالله کەس توش نابی ئینشاءالله خوای گەورە ڕزق و ڕۆزی هەم لایشدا خوای گەورە دەرکەی خەزێنە بۆ هەموو هەژارەشی بکاتەوە ئینشاءالله الحەمدولله ئەو لە توانامدا بێت تەقسیری ناکەم ئەجاگەر بە 250 بێ یان بە 100,000 بێ مانجی ڕەمەزانمان تەواو کرد جەژنیشمان بەڕێ کرد لە جەژندا پەیوەندیەکانمان بێز بوو لە مانجی ڕەمەزان چونە مزگەوتمان زۆر باش بوو قورئان خوێندنمان چەند گرینگە لە دوای ڕەمەزانیش بە هەمان شێوە بەردەوامی لەسەر قورئان خوێندن ئەگەر بە یەک لاپەڕەش بێ بۆ چونە مزگەوتیشمان لەبیر نەچێت و بەردەوام بچین بۆ مزگەوت وڵات تاکید ئەو شانە دوای ڕەمەزان ئینسان بەردەوامی لەسەر عیبادەتەکانی بەڵام تەسەوڕ ناکەم خەڵکەکە بەم شێوەیە بێ يعني ئێستا عیبادەت خەڵک عیبادەت دەکات بەس لە مانجی ڕەمەزان نایخاتە دوای مانج ڕەمەزان ئەگەر دوای بخاتە دوای مانجی ڕەمەزان طبعا ملەتەکەمان بەرەو باشتر بووە ینی هەم فەساد نابینێ ئاشتەوایی ڕوو لە کۆمەڵگەمانەکە بەدڵنیاییەوە لەگەڵ ڕەمەزان چۆن بووی پەیوەندیت چۆن بوو؟ سواز بخۆ الحەمدولله باش بووم
باش سپاس بخوا ئێستا کە ڕەمەزان تەواو بووە ئێستاش هەر باشی بەتاکی بەدڵنیاییەوە طبعا نەکەیت سپاس بخوا پەیوەندی کۆمەڵاتیەکانت چۆن بوو لە ڕەمەزاندا سیلەی ڕەحمەت چۆن دەگەیاند والله باش خراب نەبوو کەواتە گرینگە لە پاش ڕەمەزانیش بەردەوام بی پەیوەندیەکانت نەپسڕێنی طبعا ئەکید ئەری دینی ئیسلام لەسەر دینی ئیسلامی ئیسلام ئەڵێ بەردەوام لە پەیوەندیە کۆمەڵاتیەکان بەسەردان بێ بەسەرکردنەوە بێ مزگەوت بێ لە ئێمە لە مانجی ڕەمەزان یارمەتی هەژارانمان دەدا یارمەتی بێنازانمان دەدا گرینگە لە پاش ڕەمەزانیش ئەو بێنازانە ئەو ماڵە هەژارانە لە بیر ناکەین یارمەتیان بدەین ئەگەر بە 250 دیاریش بێ کە لە جیرفانی ئێمە دێتە دەر گرینگ ئەوەیە ئیستیقامەمان هەبێ بەردەوامیمان هەبێ ببەخشین نەک تەنها لە مانجی ڕەمەزاندا طبعا ئەکید خۆ لە قورئانیشا وایە خۆی ئینسان ئەبێ دوای ڕەمەزانیشا هەر بە هەمان شێوە کۆمەکی خەڵک بکە یارمەتی خەڵک بکە شەر نییە لە مانجی ڕەمەزان ئینسان خۆی بە مانجی ڕەمەزان ببەستێتەوە بەڵام زیاتر دیاریکردنی مانجی ڕەمەزان بۆ ئەوەی خەڵک ینی ببەخشێ مانگەکە مانجی بەخشینە ینی لە ساڵێکە یەک مانکە ئینسان ئەوەی کە کۆی دەکات توانێ بەشێک لە داهاتەکەی ببەخشێ باشترین کارێ دەکە بەڵام بەردەوام بوون لەسەر ئەم کارە شەژی زۆر باشە زۆر ناوازەیە کە خەڵک بیکە سلام علیکم عليكم السلام ورحمة الله چۆنی باش تساوك بخير تساوك يا أخو بخير مانجی ڕەمەزانت کو بەڕێ کرد والله الأخوة بزابي الله زوز خوش الأخوة بزابي علي الأخوة بزابي زۆر باش لەگە مزگەفتێک بوو الأخوة بزابي زوز الأخوة چۆن بزابي مزگەفتت باش بوو الأخوة بزابي الأخوة بزابي چەند گرینگە لە پاش ڕەمەزانیش ئاوا بەردەوام بی والله إن شاء الله خطأت يا أخوة بردان نبي إن شاء الله إن شاء الله باشە لە ڕەمەزاندا دەوڵەمەندەکان یارمەتی هەژارانیان دەدا هاوکاریان دەکردن چەند بەگرینیش دەزانین لە پاش ڕەمەزانیش بەردەوام بن والله هواده ما حتى باش رمضان هواده ما بدوام من لكاد خوي وتدا بلاسي متفر مامدان وكو خوم موسيقى من دابي زود دوا كوتو بلاسي يعني هوادانم لوقت خوي متدا دوانك موسيقى بدي بلاسي خلق فقير هوادانم يعني بخوان دابس بلاسي هذه والله يك كابك مكم كابك فما بنمو كابك موسيقى أقمتشم بلاسي كابش نقوش شمبيس ما كاري شو هذه استاد مجد دوا كوتو بلاستيد بيشتري يعني بينا هاو كاريك مانو لا وكو أزاقك يعني متى إذا أبيشني ما بلاستي هو دارم باش رمضان ما بردوام بي ڕەمەزانێ هیچ یارمەتیت بۆ هات والله نخيري نوم هيز ما ناتيا لا والله ئێستا پێویستە کە دەوڵەمەندەکان هاوکاریتان بکەن پێویستت پێ بەڵێ ئەلیکو غەم ئەلیوەڵکو پێس بینیا الو يوادان محبتي هرمي بس تريكات متفق من بدل مقامة بهم وزار كان دس بيبكا ودا بس بيبكا قالك فقير بلاسي يوادان أو شيء بس تريكات بيبكا لەگەڵ مانجی ڕەمەزان چۆن بوو چۆن بەڕێ کرد کۆرە وڵای زۆر خۆشمان بەڕێ کرد وڵای زۆر خۆش بوو هاتە برێنی قەت ناگەڕێتەوە مانگا هەموو ڕۆژ ئەمە داوەتی خوای گەورە بوو هەموو ڕۆژە داوەتی خوای گەورە بڕۆ ئەو سفرەی ئێواران دەکە کە دادەدرا ئەل ئەمڕۆیڕێکی بکەوچی ڕەمەزانی دانادرێ قەت ئەو تامەی ڕەمەزانی نییە ئەل ئەمڕۆ لۆ بڕۆ ئێوارە سفرێکی دانێ قەت وچی ڕەمەزانی دروست نابتەوە ئەو ڕۆژ ئەو عالەمە کە گرتی قازانجێک ئەوەی نەیگرت ڕۆی ئیشاڵا هەم کەسێک دەگری دەگەڕێتەوە زۆر باشە لەگەڵ چونە مزگەوت چۆن بوو پەیوەندی چۆن بوو زۆر باش هەموو نوێژەکان دەچم هەتا 20 ڕەمەزان بەس پشتی دەی 20 ڕەمەزان ئەمە شەوان ئەشامان دەکردەوە لە پاش 20 نەچم بۆ نوێژەکە بەس لە مارێ دەم کرد باشە ئێستا کە ڕەمەزان تەواو بووە چەند هاوچۆی مزگەوت دەکەی دەچی زۆر بە بەردەوامی ئەوەندەی لە مارە پێم کرێ دەچم بەزەگە نەتانم لە ئیشێ بووم ناتانم ینی لە ئیشەکان کە لە ماڵەوەی دەچی بۆ مزگەوت دەچم نێژە ئیشایەکان دەچم و ئەگە لە ئیشێ بووم ئەگەی لێژ مەجال هەبیتن نەفەرمە هەبیتن یەکسەر دەچمە نێژ زیوە قورآن دەخوێندیان جێ لە قورآن دەگرت خوا زۆری زیکرم دەکرد و قورآنی بەش جێم لێ ڕادەگرت زیکرم دەکرد زۆربەی زیکرەکانم دەکرد ئێستاش جێ لە قورآن دەگری بە بەردامی ئەڵان بە بەردەوامی هەر لای خوای گەورم هاتە دەمرم بەس خوای گەورە ئەوکەیتکە هەمی وە نییە بەس خوای گەورە ئەیتکەوە نییە باشە لەگەڵ ڕەمەزان وازت لە کۆمەڵە کار هێنا پەشیمامی و لە بەخۆم هەر نییە زۆر ئارەوەڵە زۆر بەخۆم هەر نییە هەلای خوام گرتیا هاتە دەمرم هەش خوا ئەویتکە نە هیوای بەردەوامیت بۆ دەخوازین چونکە گرینگە مرۆڤ ئەو عیبادەتانەی کە لە مانجی ڕەمەزان دەیکا لە دوای ڕەمەزانیش بەردەوام بێت ئەژوا تازە پێشی بێمەکنەوە زیکری دەخینم ئەم جارە زیکر لە پاش ڕەمەزان پێشی ڕەمەزان پشت ڕەمەزان هەر زیکری دەخینم ئەم عەدەر زیکرە
هیوادارین ببیە نمونەی گەنجێکی زۆر جوان بۆ کۆمەڵگای کوردی. زۆر سپاسی گۆش دەکەم. استقامە زۆر مهمە لەو بەشەری. بەڕێی من ئێستا عیبادەت زۆر مهمترە لە مانجی ڕەمەزان لەبەرەوەی مانجی ڕەمەزان مانگە پیرۆز بوو شەیتانەکان زنجیر کرابوو ئێستا شەیتانەکان دەزوارانە لە هەموو قون و قوشبنەکان سەریان لە دوو بەشەرەکان نایە ئەجاگە ئێستا ئەتوو بتانی شەو نوێژەکان بکەی لە باتی تەراویعەکان وەچی مانجی ڕەمەزانێ ئەگە بتانی نوێژەکەی لە وەختی خۆت بکەی وەچی مانجی ڕەمەزانێ جەماعەتەکان لە وەختی خۆت بکەی وەچی مانجی ڕەمەزانێ خێر و خێراتەکان بکەی وەچی مانجی ڕەمەزانێ دەکا ئەتوو مسلمانێکی پابەندی بەو دینەی بە زیادەوە بەس ئەگە لەسەر خۆت ئیستیقامەی نەکەی و پابەند نەبی مەلابانجیدا دەبا مشتری بەڕێکم مەلابانجیدا کابرای کات گوتی وڵا پارەم نییە فەقیرم ئێمالت کردو وەچی ڕەمەزانێ نەرێ وڵا ڕەمەزان خێر یەک بە ئەفسەتەوە ئێستا کورێ داخوا خێرەکەم لۆ دەنووسێ نانووسێ ڕیایە ئەتۆ هەموو کات دەسوارا بە هەموو کاتێک ئەو بەدەنە ڕۆژێک هەیە ئەتو دەبی بمری بچێنە ئەو قەبرەی کە هیچ زەخیرەی قیامەتێت نییە لە غەیری ئەو عیبادەتێک کە تو کردیتت بە مخلیسی ئەجا ئەویشەکە خوا لێت وەگری ئێستا مەسەلان لە بۆ نمونە ئەمە چما عەجێ ئەو ڕۆژێک کە نەخۆش بووم مەسەلەن لە فندقی نوێشم دەکرد ئەگە بچمامە مزگەفتێ یەک نوێش بە 100,000 نوێژ بوو کەچی لە فندقی ئەحتیمالە هەر بە نوێژەکە حیساب بووە ئەجا ئینسان لەسەر فرسەت پاس نەدا ئەو قەلب ساغیە هەموو دەمێلۆ بەشەری نییە ئەو دەورەمەندیە هەموو دەمێلۆ بەشەری نییە مەسەلەن ئێستا سیارەم هەیە لە مارێ دێم 4 نەفەر لەسەر جادەیە ئەگە بزانم نەفەرات لە دووم نییە چکە دەکا ڕستخوی دەبڕیم ئەگە بزانم نەفەرات لە دووم نییە دەرم کاکە سوار بەم ها دەچمە شێخەڵای ئەم گۆژەکە خۆم دەبم ئەوە خێر و ساوا بکە بەس چێ دەرەسبێنێکە سیارم نەمینێ بتانم ئەو پیاوەتی بکەم تا خێرکردنیش دەرفەتێکە هەلێکە هەموو کاتێک نارم قەلب ساغی دەورەمەندی زانین عیلم ئەوە هەموو کاتێک دەرفەتەکە ئێستا میساڵان ئەمن جێ دەدەمە وتارەکانی مامۆستای هەندێک علمی شتی بەسوود فێر دەبم میساڵن ئەگەر یەک لەو علمەی تازە جێم لە مامۆستایەکی بەڕێز بوو گوتی لە ئەمریکای قەشەک دەرسی بە تەڵەبەکان دەدا بە مسلمان و بە کافری کە مەعازەرەکەی خەلاص بوو قەشەکە گوتی ئەمن کەس نەڕوا دوسێ پرسیارم هەیە یەک لەو پرسیارانە گوتی پێغەمبەرەکەی گۆ دەرێ ئەمن لە ماوەی 2 ساعاتێک چوومە ئیسرا و میعراج 7 بەقای ئاسمانم بڕی قسەم لەگە خوای گەورە کرد و هاتمەوە گوتی ئایا ئەوە هاتە چەندی ڕاستە ئەوە کەس جوابی داوە تەڵەبەکە جوابی داوە گوتی باشە لۆ کابرایەکی موسیعە چینگۆ ڕادۆن کە دوگمەکی پێ دەکا هەموو جیهان جێ لێیە ئەو هەواڵەی براو دەکاتەوە لۆ پێت سیر نییە نەفەرێک ئەو شتەی دروست کردبی کە هەموو جیهان جێ لێبی لۆ پێت سەیرە ئەو خوای گەورە ئەو هەموو ئاسمان و مەخلوقاتەی دانایە پێت سەیرە بۆڕاقەشی بنێری لە بۆ پێخەمبەری ما کە پێخەمبەری ئاخر زەمانە 27 بەقای ئاسمان و قسەی لەگەل خوای بکە و بێتە خوارێ گوتی یەکسەر قسەکە وەس کرد بوو ئەجا تەبا سێ پرسیار لێ کرد بەسەر من ئەوە پرسیارەکە کە دەکەم ئەجا ئێستا میساڵە ئەمن ئەو عیلمە فێر بووم سبەینی مەسەلەن سەر ئێرە هەمووی مەسیحیە یەک بێشتم لێ بکڕی پرسیارێکم لێ بپرسی ئەوە زۆر مهمە ئەم بەرامبەری ئەو پرسیارەی پێ برێمەوە ئەجا لە پرسیارشتی لێ کرد گوتی باشە خوای گەورە دەرێ من حەسرەتی زوبرایلم خەڕق کردیە گوتی لە ماوەی برێم باخیرەك وەرگەڕا نەقم بوو سەدان کەس لە ناو مرد ئەو جارە لە دەوڵەتێکی دی قیتارێک وەرگەڕا سەدان کەس مرد کو بە هەموو کەسەی ڕادەگا گوتی ئایا ئەدی لۆ سین گلۆپەکی دروست کردیە لە بۆ هەموو جیهان بە یەک دوگمە ئەو گلۆپە هەموو جیهان دەکوژێنەوە بە یەک دوگمەش هەموو جیهان پێ دەبی ئەگە نەفەرێک ئەوەی دروستکە خی گەورە نەتەنێ گوتی یەکسە قەشەکە بۆ مسلمان ئەجە دایم ئینسان کە ئەتو علمت کرد پێەیە میسا ئێستا ئۆمای کرد پێە مەعاولە بکەی بچێکن ئینسانی زانا و ڕووخۆش کە بزانی شتێکی لە باردایە دوو پەیامی دەگەینی لە ئەو مسلمانانە کە جێ لێ ڕادەگری ئیسیفادەی لێ بکە کە ئەگەن یعنی ئەتوش ئەرکەکە لە ششاند ئەمن ئەرکەکە لە ششانم ئێستا من لێرە شتی دەفرشم ڕۆژی عالفەی سێ چار ڕۆژێک مابوو پرسیارەکەم کردوە لەو بەرامبەر خی گەورە پرسیارە بێئەدەبی بوو بەس بەناوی ئەوم نەکرد کە بێئەدەبی گوتم خەڵکانێک هەیە شەوێ دەچن لە لەیلەتل قەدر دادەنیشن بەس کەچی شتەکانیان گران دەفرۆشن بەس ئەمن بە هەموو جیهان جێ لێبی
کابم لەسەر هزار لەسەر 500 ساری خخوای پێ ئاگادار بە هەر بە پێنجەکەی دەفرۆشمەوە با خەڵک دڵخۆشبی ئەوانەی کە فەقیرن بەس احتیمالە هەیە ئەو پرسیارەی پێخراپ بی کە من ئەو پرسیارم کرد بەس مەسەلەن لەبەر چ کردم یعنی ئەم بە بەڵگە خەڵکم خۆش دەوێشتی بەمای خۆی دەدەمێ لە بە خاتری ڕەزامەندی ئەو شەوە مبارەکەی کە پێم ناکرێت بچم لە لەیلەتل قەدردا بنیشتم لە باتی ئەوەی کە لە لەیلەتل قەدر دانیشتم مەساعدەی فەقیران دەکەم خوایە تو پێ ئاگادار بە ئەتە مەسەلا ئەگەر تو شتێکت پێ بکرێ بیکە لەسەر ئەوەی ڕامەستە ئێستا میسەلەن ئەمن خێری دەکەم احتیمالە مارمداری زۆرم هەیە کوڕەکانم لە تەنیشتمن دەرێ بابە وەڵا تو خێری دەکەی کورا خەسبێنە تو مارمداری زۆر تێ یەک لە ئەسحابەکان پێشە وەختەی بمری گوتێ کوڕەکەی وەسێت بی ئەمن ئەوە باخچەکەم چاندیە پڕ خورمایە ئەگەر خورمایەکە پێڕاگەیی برێ پێغەمبەری صلی الله علیه وسلم بڕۆ قەفەسێکی بینە سندوقەک سەلەک هەموو ئەو خورمانە لێکەوە بدە پێغەمبەری صلی الله علیه وسلم ڕۆم بە قوربانی بەدەستی خۆی بکاتە خێر پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو ئەسحابەکان کوڕەکە خورمایەکەی هینا کردیە خێر یەک دنکە خورما بەجێ مابوو لەناو قەفەسەکەی گوتی کوڕش شیرنم ئەگەر بابی تو ئەو دنکەی بکرد بە خێر لەو قەفەسەی باشتر بوو کە ئەمە کردمە خێر خۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم أرحم الراحمين علمي بهم اشتكاني يا اخوي قورا وعيداتي بس لو سوي يقول لبروي اما هاند دا بتماي كسكاري خو مالي نكر خير بالوبك بدست مستخوت تماي خير بك وبيغمبر صلى الله عليه وسلم وعد دا مار بالصدق والساكا قد كبنا بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر ئیستیقامە کە مرۆڤی مسلمان پێویستە لە دوای تەوابوونی مانجی ڕەمەزانیش بەردەوام بێت لەسەر عیبادەت و خواپەرستی لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا ئێمە خەریکی خوێندنی قورئانی پیرۆز بووین وەشێکمان قورئانی پیرۆزمان ختم کرد هەبوو 2000 3000 توانی بۆ خۆی قورئانی پیرۆز ختم بکە بەڵام گرینگە لە دوای تەوابوونی مانجی ڕەمەزانیش ئەگەر ڕۆژانە لاپەڕێک بێ یان دوو لاپەڕ بێ بەردەوام بین لە قورئان خوێندن هەروەها لە زیکر هەروەها لە سڵاوەتدان لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بەشی لە خێرخوازان خوا پێداوان دەوڵەمەندان یارمەتی خۆیان دەگەیاندا بۆ نمونە دەستگای بەخشین بۆ ئەوەی بتوانێت یارمەتی خەڵکی هەژار و بێباوک بتە گرینگە لە دوای تەوابوونی مانجی ڕەمەزانیش بە هەمان شێوە ئاگایان لە فەقیر و هەژار بێت ئاگایان لە بێنازەکان بێت و هەروە لە مانجی پیرۆزی ڕەمەزان مزگەوت قەرەباڵغیەکی زۆری پێوە دیار بوو گرینگە لە دوای تەوابوونی ڕەمەزانیش مزگەوت بە چۆڵی نەهێڵینەوە و چەندی توانیمان هاوچۆی مزگەوت بکەین و نێژەکانمان بە جەماعەت بێت تا پرۆگرامێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ